ربي سيبزغ منه ضياء. إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. ئێستا داوا لە لیژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان. فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی لە بەروانی هەژدەی دەستگایەوەی حیکمە بۆ پەروەردەوە ڕۆشنبیری دەستگا خاوەنمەڵەتی فەرمیوە باڵەکانی ئاینی ئیسلام لە پێناو بەدەستهێنانی ڕەزامەندی خۆیەوە ساڵانە بەتایبەت لە پشوهاوین لە پاڵپوانی فێربوونی بیتەکان و پرۆگرامی پەر بۆ ئەو قوتابیانەشی کە تامە زۆرترن و توانای لەبەرکردنیان زیاترە دەستگایەکی تایبەتەوە لەبەر پێشکردن و بەسکردنی ئاستی زیاتری ئەمەچەکە نووسینی چەندین کتێب و بڵاوکراوە لە بوارە جێجێبان دەخەڵات و دیاری بۆ ئەو قورئان لەبەرە بەڕێزانە کە بەخۆ دەزانێت قورئان لەبەر لغير إيرا خوي ورسهل بكاتن لو يكواني بنيري لبمرة يعني إلينا يكتب يحيش سيما تغيير وكو معلومي لبر القرآن بيروس هم كتابة كان بيش خوي نسل كندبا وهكا ونحشوه يوم القيامة أعمى يتر فايبر تنام عن الناس خوي تنشي كندبا من كل من بيجي يشتغل من